کاتێنا حەزان بێهیوا بوون لەوەی بە بێژنگ بەری تشکی خۆر بگرن هەوڵیاندا خەم و خەفەت و شکستیان بە سوکایەتی و بەرگرتنە حەقیقات خاڵی بکەنەوە بۆیە لەو چوارچێوەیەدا هێرشێکی بەرنامە بۆ داڕێژراو بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام و پیرۆزیەکانی دەستی پێکرد بە تایبەت دوای ئەوەی کە بێشەرمیان گەشتە لووتکە و کاریکاتێرێکیان لەسەر سەروەری مرۆڤایەتی بڵاو کردەوە لە بەرامبەریشدا هەستی بەرزی بەرگری و دەرخستنی حەقیقات گیان و ژیانی موسڵمانانی لە سەرتاسەری جیهان تەنی و تێکڕاوەڵامی ئەو گومان و سوکایەتیانەیان بە بڵاوکردنەوەی ڕەوشتی بەرزی ئەو سەروەرە و پەیامە بەردەوامەکەی دایەوە هیواداریشین کە هەر کاتێک ئیسلام پێویستی بە ئێمە بوو ئاوا بۆی ئامادە بین بە ئەندازەی ئامادەیمان بۆ دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. لەو دەمەشدا لە هەرێمی کوردستان و لە نێو گەلی کوردی موسڵمان ژمارەیە گەنجی خاوەن بڕوا و پەیام پرۆژەیەکیان ڕاگەیاند و مێژوویەکیان تۆمار کرد ناویان لێنا پرۆژەی دۆستانی موحەممەد. پرۆژەی دۆستانی موحەممەد لە ساڵی 2008ەوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕاگەیەنراوە و تا ئێستا بەردەوامە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا لەسەر جەم شار و شارۆچکەکانی باشووری کوردستان زیاتر لە سەدان هەزار کەس لە چالاکیەکان سوودمەند بوون. پرۆژەی دۆستانی موحەممەد بە هاوکاری مادی و معنەوی ئەو خێرخواز و دەوڵەمەندانەی کە پێغەمبەریان خۆش دەوێت و ئامادەن ماڵ و سامانیان لە پێناوی خودا و بۆ سەرخستنی ڕێبازەکەی سەروەری مرۆڤایەتی ببەخشن هەروەها لە ڕێگەی ئەو خۆبەخشانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سنووری ناوەند و لقەکان لەسەر جەم شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان کەچگا لە پاداشتی قیامەت و شادبوون بە دیداری ئەو سەروەرە هیچ چاوەڕوانی و هاندەرێکی دیکەیان نییە لە ژێر دروشمی ئاشناکردنی نەوەی نوێ بە ژیان و ڕەفتار و گفتار و سنەتەکانی پێغەمبەری مەزن کارەکانی ڕادەپەڕێنێت. پرۆژەی دۆستانی موحەممەد وەک گەورەترین پرۆژەی ئاشناکردنی لاوان بە ژیان و پەیامی ئەو سەروەرە هەرزوو لە نێو چینی قوتابیان و لاوانی هەرێمی کوردستان جێگەی خۆی کردەوە و بە هێواشی تەقەی لە ماڵی دڵەکان دەدا. لەو چوارچێوەیەشدا و لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا سەدان چالاکی و بەرهەمی جۆراوجۆری پێشکەش بە کتێبخانە و خانەی فیکری و چالاکی هونەری کۆمەڵگەی کوردەواری کردووە. لەوانە کتێبی موحەممەد ڕێبازی ژیان بە 5 بەرگی جیاواز و بە تیراژی 150,000 بە دیاری و بێ بەرامبەر لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان دابەش کران. هەروەها زیاتر لە 200,000 پۆستەر و فلێکسی تایبەت کە نەخشێنەری خۆشەویستی موحەممەد و ڕوون و ڕەوانی و سەرڕاستی پەیامەکەی بوو لە شوێنە گشتیەکان هەڵواسران و بڵاوکرانەوە. ئەو کەمالێک کە قرارە لە بەشەریەت تا کۆ بێتەوە تەنها لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆبووەتەوە. پرۆژەی دۆستانی موحەممەد سەدان لێکۆڵینەوە و دیبەیت و سیمینار و گفتوگۆی زانستی بۆ توێژینەوە لە ژیان و ڕێبازی سەروەری مرۆڤایەتی ئەنجام داوە و سەرجەمیانی لە نێو 150,000 CD بڵاو کردووەتەوە. دوو ژمارەش لە ڕۆژنامەی دۆستان کە ڕۆژنامەیەکی تایبەتی پرۆژەکە بوو بە چاپ گەێنراوە. لەلایەکی ترەوە چەندان چالاکی جۆراوجۆر لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا وەک پاکردنەوەی شەقام و قوتابخانە و مزگەوت هەڵمەتی خوێنبەخشین کردنەوەی پێشانگای وێنەی فەرموودە و بەسەرکردنەوەی خانی بە ساڵاچوان و بێسەرپەرشتان ئەنجام دراون. یەکێک لە چالاکیە تایبەتەکانی پرۆژەی دۆستانی موحەممەد کە بووە بە سیمای سەرەکی پرۆژەکە ساڵانە ئەنجامدانی تاقیکردنەوەیە لە کتێبی ژیانی پێغەمبەر یان فەرموودە پیرۆزەکانی کە تا ئێستا زیاتر لە 5,000 کەس بەشداریان تێدا کردووە و سەرکەوتوان بە خەڵاتی گرانبەها وەک گەشتی عەمرە خەڵات کراون. مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیاری داوە لە داهاتوودا ئەو خزمەت و چالاکیانی لە ساڵانی ڕابردوو جێی خۆیان گرتووە بە بڕ و شێوازی نوێوە بەردەوامیان پێ بدات. هەروەها بە هاوکاری خێرخوازان کتێب و نامیلکە تایبەتەکانی موحەممەد ڕێبازی ژیان لە بەرگێکی نوێدا چاپ دەکرێتەوە. بڕیاری ژوایە لە ساڵانی ئایندەدا و بە هەماهەنگی لەگەڵ زانکۆ تایبەت و حکومیەکانی کوردستان تایبەت بە پێغەمبەری مەزن و پەیامەکەی کۆنفرانسی ساڵانەی زانستی ببەسترێت و توێژینەوەی زانستی بۆ لێکۆڵینەوە لە سونەتەکانی پێغەمبەر و دەرخستنی ئیعجازیان گرنگی زیاتریان پێ بدرێت.